عبدوڕەحمان بەڕێبەری گشتی بەغداری و دارستان و پاوانی سلێمانی لەگەڵ ئەو گفتوگۆکەم بەڕێزکاگەڵکەوت سڵاوت لێبێ بەیانیت باش لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا بێگومانە بێ پلانەکانیش بگۆڕن بۆ خۆ گونجاندن لەگەڵ ئەو گۆڕانکاریانە لە بواری کشت و کاڵە. وەزارەتی کشت و کاڵ چۆن وای کردووە لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کەشوهەوا خۆی بگونجێنێت و پلانی هەبێ. بەیانیتان باش، بەیانی بینەرانی کورساتی خۆشەویست باش. وڵا هەر وەک ڕاستکردنەوەیەک من بەڕێوەبەری گشتی باغداری و دارستان و پاوانم لە وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان نەک سلێمانی. سەبارەت بە پرسیارەکەت سلێمانی ئەگەر وا بوورە بەس پێما بێ هەر ناوی شوێنم نەوت. مەبەستم ڕاستکردنەوەکە بوو بۆ بینەران. دەست خۆش بە بەڕێست. سەبارەت بە بابەتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا، یعنی ئەگەر 10 ساڵ یا 20 ساڵ لەمەوە پێش وەکو هەواڵێکی لاوەکی یا وەکو بابەتێکی زۆر سانەوی سیرکرابێت لە وڵاتان یا لە دنیادا، ئەوە لە ئێستادا کە لەم سەردەمایە ژین بابەتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و کاریگەریەکانی لەسەر سیستەمی ژینگەی، لەسەر ژیانی زیندەوەران، لەسەر کۆی هەسارەی زەوی حقیقەتێکی بەرچاوە. یعنی گۆڕانکاریەکانی کەشوهەوا چیتر هەواڵ یا بابەتی ناو ڕۆژنامەکان نین. ئێستا هەموو دنیا لەسەر ئاستی ڕئیسی دەوڵەتەکان و لەسەر ئاستی نەتەوە یەکگرتووەکان بەیەکەوە چەند ساڵێکە کۆ دەبنەوە و پلان دانێن بۆ ئەوەی چۆن گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە وەک یەک پاکێج وایە لەسەر هەسارەی زەوی لە جیهاندا ڕوبەڕووی ببنەوە. بێگومان لەم ڕوانگەیەشەوە حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو کە بەرپرسە لە دوو مەلەف یەکجار هەستیار و گرنگ کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەیە، ئەویش بریتە لە خۆراک و لە ئاو، ئاسایشی خۆراک و ئاسایشی ئاو کە وەزارەتەکەی ئێمە لە هەرێمی کوردستان ئەرک و بەرپرسیارەتەکەی لە چوارچێوەی ئەو دوو سێکتەرە گرنگەیە کە هۆکاری ژیان و مانەوە و بەردەوامی مرۆڤ و باقی زیندەوەرانی تریشە لە هەرێمی کوردستان. لەم ڕوانگەیەوە پلانی ئێمە چییە؟ پلانی ئێمە بەشێکە لە پلانی خۆگونجاندنی عێراق وەکو دەوڵەت. هەڵبەتە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی یعنی خصوصێتی خۆمان هەیە لە چوارچێوەی عێراقدا حکوومەتێکی فیدراڵین، بەڵام لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوادا وەزارەتی ژینگەی عێراقی لەگەڵ دەستەی ژینگەی هەرێمی کوردستان ئەو دوو ناوەندە ڕەسمیە حکومیان کە فۆکەڵ پۆینت یان نقطەی پەیوەست و پەیوەندیکردن و پلاندانان و هەماهەنگیە لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان لەگەڵ وڵاتان بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا. ئەوەی کە ئێستا گرنگە و هەیە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان لە لیژنەیەکی باڵای هەیە بۆ ئەنجومەنی باڵای ژینگە لە هەرێمی کوردستان کە بەڕێوەبەرە گشتیەکانی تایە و سەرۆکی دەستەی ژینگە ئەندامێتی و لیژنەیەکی هونەریش هەیە لە هەرێمی کوردستان. ئەویش چەند ساڵێکە هەر بەردەوامە کە لیژنەی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە، نوێنەری هەموو وەزارەتەکانی تایە، نوێنەری وەزارەتی ئێمەش لەم لیژنەیەدا بوونی هەیە. بەڵام پرسیارەکەی تۆ بە تەواوی ئەو گرنگێ دەردەخات کە زۆرترین گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەسەر کشت و کاڵ و لەسەر ئاو دروست بووە، کشت و کاڵ بە بەرهەمی ڕۆژی و بەرهەمی ئاژەڵیەوە. بۆیە ئێمە لە هەر شوێنێکی تر لە هەر وەزارێکێکی تر ئێستا و لە ساڵی ڕابردووە بەردەوام لە ئامادەکاری داین. لەو ڕوانگەیەشەوە چەند کار و چالاکێکی زۆرمان ئەنجامدا. خۆتان بەشێک بوون لە گواستنەوەی ئەو هەڵمەتە نیشتیمانی کە لە 15 بە سەرپەرشتی بەڕێز بێگەر تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ هەڵمەتی سەوزکردن یا چاندن بە ناونیشانی پەرژینی کە بە درەخت ڕامانگەیان نزیکەی 1 ملیۆن نەماممان لە ڕێگەی جۆراوجۆر و لایەنە پەیوەندیدارەکانەوە چاند یا ئێستاش هەڵمەتەکە بەردەوامە تا کۆتایی وەرزی چاندنی ئەم ساڵ
کە لە مانگی 6 و ئەوانە تا دەگەینە گەرمە هەڵمەتی چاندن بەردەوام دەبێت. جگە لەمەش لەسەر ئاستی ئەو پلانە جیهانی کە هەیە بۆ خۆ گونجاندن ئەدەپتەیشن تەکەیف کە یەکێکە لەو خاڵە ئەساسیانەی کە بەشێکە لە ڕێکەوتنامە جیهانەکانی نەتەوە یەکگرتوەکان کە پێویستە هەموو وڵاتان لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا خۆیان بگونجێنن. بە ئینگلیزەکەی دەبێت هەر وڵاتێک ناشنال ئەدەپتەیشن پلانی خۆی هەبێت، یعنی پلانی خۆگونجاندنی نیشتیمانی هەبێت. خۆگونجاندن لەگەڵ چی؟ یعنی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بۆ نمونە زیادبوونی پلەی گەرمی، کەمبوونەوەی باران، ڕادەی شێ، تێکچوونی پێکاتەکانی خاک، کەمبوونەوەی جۆراوجۆری زیندەوەران و لە ناوچوونی بەشێکیان. کاگەڵکەوت هەنگاوە کردارەکان چین لەم ماوەدا وەزارەتی کشتتوکاڵ مەسەلەن زۆر کاری لەسەر بیرۆکەی دروستکردنی پۆن دەکرد بەهۆی ئەوەی لە ساڵی ڕابردوایمە تووشی وشکە ساڵی بووین، ئەنی هەندێک پۆن دروست بکرێ، هانی جوتیارەکانیەدا لە لادەکانی خۆیان جۆرێک لە پۆند و بەنداوی بچووک و بەنداوی دەستکردی بچووک دروست بکەن. ئەنێ مەنگاوانە بەردەوامن. بیرۆکەی تر چییە لەم چوارچێوەیە؟ بەڵێ ویستم باسی ناوەڕۆکی ئەو ڕێکارانە بکەم کە نەتەوە یەکگرتوەکان کە کۆنفرانسی لایەنەکان ساڵانە کە ئەم ساڵ لە شەرم شێخ ئەنجامدرا لە میسر و ئێمەش وەک نوێنەری وەزارەت بەشدار بووین لەو کۆنفرانسا. باسی ئەو پلانە نیشتیمانە جیهانێت بۆ بکەم کە لەسەر ئاستی هەموو دەوڵەتان کە پێوتێ پلانی خۆ گونجاندن بۆ ئەوەی کە بتوانن لەگەڵ حەقیقەتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە وەکو باسم کرد گۆڕانی پلەی گەرمیە، کەمی بارانە، ئەوە خۆیان بگونجێنن. ئەم پلانە وەکو گوتم لە وەزارەتی ئێمە چەند ساڵێکە دەستی پێ کردووە، وەکو گوتم هەڵمەتی سەوزکردن، ڕوبەری سەوزایی، وەزیادکردنی ڕوبەری سەوزایی و پاراستنی ڕێژەی سەوزایی، ئەمە یەکێکە لە سەبەبەکانی ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بۆی خراپتر نەبێ و بۆ ئەوەی هەنگاوی دووەمش کە پێوتێ کەمکردنەوە تەخفیف میتیگەیشن کە کاریگەریەکان کەم بکەینەوە. دوو مەسەلەی ئاو لە سەرتاشەوە باسم کرد. وەزارەتی کشتتوکاڵ جگە لە هەوڵەکانی بۆ دروستکردنی چەندین بەندا و بۆ کۆکردنەوەی ئاستی ئاو لە ئاستی پارێزگا و لە قەزاکان مەسەلەی وەک بەڕێزیشت باس کرد دروستکردنی پۆنت یان حوزی کۆکردنەوەی ئاو لە ناوچەیەکی دیاریکراو هانی جوتیارانەدا و هانی هاوڵاتیانەدا و جگە لەوە خۆشی بودجەی پێویستی لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی ئاو لەم مەجالەدا تەرخان کردووە و چەندین پۆنت ئێستا لە تەواو بوون، یعنی کۆکردنەوەی ئاویان تیا مەوجودە و هەندێکیشان لە جێبەجێکردندا و پلانی جێبەجێکردنی زیاتریش هەیە بەپێی ئەو پلانی کە وەزارەتی کشتتوکاڵ هەیەتی بۆ کۆکردنەوەی ئاو دەست بە سەراگرتنی ئاو کە یەکێکە لەو پلانانەی کە وەکو پێوتم پێوتێ خۆگونجاندن. گرنگی ئەم پۆندانە بۆ کۆکردنەوەی ئاو لەوەدایە دەتوانین لە هەموو دەیەک یا لە هەموو ناوچەیەک بەپێی تۆپۆگرافیای ناوچەکە ئەنجامی بدەیت. وەکو بەنداو نییە لە جوگرافیایەکی زۆر گونجاو نەبێت ناتوانانی وەجگە لەوەش پێویستی بە هەماهەنگی لەگەڵ دەوڵەتی مرکزی هەیە بۆ ئەوەی کە تۆ بەنداوی زیاتر دروست بکەیت. ئەمە لەسەر ئاستی ڕوبەری سەوزایی و لەسەر ئاستی کۆکردنەوەی ئاو. لەسەر ئاستی ئەوەی کە شێوازی چاندن و کشتتوکاڵکردنیش ئەبێ بگونجێ لەگەڵ ئەم سەردەمە. بەڕاستی براجوتیارەکانمان ئەوانەی لە بواری چاندنە ئیشەکەن بە هەمان میتۆد و بە هەمان کەرەستەی هەشتاکان و نەوەتەکان ناتوانن لە کێڵگەی کراوەدا بڕی بەرهەمهێنان یا بەرهەمهێنانی تەندروست یا چاوەڕوانی بەرهەمی پێویست لە یەکەیەکی ئینتاجیدا وەکو پێویست بکەن. ئێستا جیهان و لە کوردستانیش ئەم سەرەتایە بەردەستی پێ کردووە و بە عەمەلیش هەیە بریتیە لە کشتتوکاڵی داپۆشرا و بریتیە لە دروستکردنی مەڵتیسپان یان ئەو خانۆ داپۆشراوانەی یا گرین هاوسانەی کە بە ئینگلیزیەکەی پێوتێ گرین هاوس تەرجمەکەی بێتە خانی شوشەی و پلاستیکی یا بڵین وا باو لە ناو خەڵکە بوونەتە هۆی ئەوەی کە بەرهەمێنانی بە تایبەتی سەوزا جۆرەکانی سەوزا
کە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە پێویستیەکانی سەرسفرەی هاوڵاتیان بە ڕێژەیەکی بەرچاو لە فەسڵە جیاوازەکاندا بەرهەم بێنن و دەست بە شێوازی ئاودێری یعنی ئاوی بە قەترە ئاودان یان سیستەمی ئاودێری پێشکەوتوو بۆ ئەوی سەرفی ئاو کەم بکەینەوە جگە لەوەش لە ئێستادا ئێمە خۆمان لە پلانداین کە هەڵمەتی هۆشیاری و هەڵمەتی ئەوە بکەین کە بە فیڕۆدانی خۆراک یا بە کەم بکرێتەوە لە هاوڵاتیان چونکە ئاسایشی خۆراک لە مەترسیدا لە جیهاندا. زۆر بەڕێز هەڵکەوت عەبدوڕەحمان، سپاس کە لەگەڵمان بووی، سپاس بە ئامادەبوونت، سپاس بە ڕوونکردنەوە زانیاریەکانت، زۆر زۆر سپاس دەکەین کاک هەڵکەوت.